بەرزکردنی ڕۆڵی ژنان لە پاراستنی ئاشتی لە ڕێگەی جێبەجێکردنی بڕیاری 1325 ئەنجومەنی ئاسایش لە چوارچێوەی هەڵمەتی 16 ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان. بەڕێزان ئێستا ڤیدیۆیەکمان هەیە لەسەر ناساندنی بڕیاری 1325 ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکان. پلان نیشتیمانیان هەیە عێراق یەکەمین دەوڵەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە بۆ خاوەنی پلانی نیشتیمانی تا ئێستا دوو پلانی نیشتیمانی بۆ ساڵەکانی 2014 بۆ 2018 هەروەها 2021 بۆ 2024 بەرامبەر بەرەنگاربوونەوەی توندوتیژی خۆی لە سێ نووسینگە ئەبینێتەوە لەسەر ئاستی پارێزگای سلێمانی کە دابەش بوون بە گوێرەی سنووری جوگرافی ئەم شارە ئەویش نووسینگەکانی ڕۆژئاوا ڕۆژهەڵات و بەکرەجۆ و هەروەها لە دەرەوەی شاریش 4 نووسینگەمان هەیە نووسینگەکانی دەربەندی خان و سەید سادق و چەمچەماڵ و دوکان بە خۆشحاڵیەوە ئەم نووسینگانە 24 کاتژمێر دەرگایان کراوەیە بۆ وەرگرتنی سکاڵا و ئاشتەوایی خێزانەکان کە هەر نووسینگەیەک هۆبەی خزمەتگوزاری دەرونی و کۆمەڵایەتی و یاسایی لەخۆ دەگرێت ئەم هۆبەیە کاری ئەوەیە کە ئاشتەوایی بۆ خێزانەکان ئەنجام بدات جگە لەوەی کە سکاڵا تۆمار ئەکرێت لە ناو نووسینگەکەیە لەبەرەوەی ئامانجی سەرەکی مامۆک باسم کرد ئاشتەوایی خێزانەکانە نەک پەرتەوازەبوونی خێزانەکان هەروەها لە ناو بەڕێوەبەرایەتیش لە ناو بارگای بەڕێوەبەراتی سەنتەری ڕاوێژکاری خێزانیمان هەیە ئەم سەنتەرەش خۆی لە بە هەمان شێوە لە هۆبەی خزمەتگوزاری دەرونی کۆمەڵایەتی و یاسایی دەبینێتەوە کە سکاڵا بە هیچ جۆرێک لەم هۆبەیە تۆمار ناکرێت تەنها وەرگرتنی ڕاوێژ و چۆنەتی چارەسەرکردنی کێشەکانی ئەو کەسانەیە کە ڕوو لەو سەنتەراکەن ئەوەی کە زۆر گرنگە هێڵی گەرمی بەڕێوەبەرایەتیمانە کە هێڵی ژمارە 190ەیە 24 کاتژمێر ئەم هێڵە کراوەتەوە بەڕووی هاوڵاتیاندا کارمەندەکانمان ڕاهێنراون لەوەی کە چۆن وەڵامی هاوڵاتیان بنەوە بە هەمان شێوە ئەتوانن خزمەتگوزارە دەرونی کۆمەڵایەتی و یاساییەکان وەرگرن لە هێڵی گەرمی 190 و هەر پرس و ڕاوێژێکی یاساییان هەبێ یاخود دەرونی کۆمەڵایەتی وەڵامەکانی خۆیان وەرەگرن بە شێوە عێراق ئاوەژوو کراوەکانی لەسەر کراوە بەڵام داتاکان چیمان پێ من هێشتا کارێکی زۆر زۆرجەتی نییە داتاکان بەرەو خوارە و چۆن لە ڤیدیۆکەی ئاماژەی پێکران کارێکی جدی لەسەر ناکرێن ڕەنگە لە کاتی جەنگەکاندا بۆ نمونەما 2014 عێراق وەڕی شەڕی داعش بووە لە کاتی شەڕی داعش چی نەبوو ڕاستەوخۆ لیژنە پێکات کە لەسەر بڕیاری 1325 بتوانن چی بکەن ئەو پلانانی کە هەیە پلانی کاری نیشتیمانیە کە عێراق شێتی بەرەی کوردستانی شێتی بتوانن ئیش بکەن فۆرم و شێوازتۆ تەقدیرمان کرد لەسەر بەشداریکردنی ژن لە ڕێژەی ژن پێویستەکە لە 106 بێت بەپێی ئەو بڕیارە قانونیە ئەمریکیەکان و هاوپەیمانان بەتایبەتی ئەمریکیەکان لەگەڵ وەزارەتی پێشمەرگە مۆپا بڵێن بڕیاریانیاوە لەسەرەوەی کە ژنان پێویستەکە ڕێژەیان لە هێزە ئەمنیەکانە لە 106 بێت ئێمە ڕێژەمان لە 101 ئێمە چوین سیمینارێکمان کرد ژنەکانی هەڵەبجەمان کۆ کردەوە کە کەمترین ڕێژەی ژنی بڵێن ئەمنی لە پارێزگای هەڵەبجەیە لێرە کۆمان کردنەوەیان لەسەرەوەی کە ئەتوانن ئەوانیش بچن لە شوێنە ئەمنیەکان مۆتیڤیتیان بکەین پێیان بڵێن کە یعنی ئاسایی لە ژن نەتوانێت یا بۆ نمونە ئەگەر تۆ سپێشاڵەتیەکت هەیە بۆ نمونە تۆ لە بەشی یاسا تاوا کردو ڕۆژنامەوانی تاوا کردووە هەر بەشێکە یعنی خۆتی تیا ئەبینیتەوانێت بۆ نمونە ئەگەر تۆ ڕاگەیاندن تاوا کردو ئەتوانی لە بەشی ڕاگەیاندنی شوێنەکەت لە هێزە ئەمنیەکان ئیش بکەیت ئەگەر یاسایی تاوا کردوانی ببی بە ڕاوێژکاری یاسایی شوێنەکەت و ئەگەر ئەوان چییە بۆ ئەو زۆریان پێخۆش بوو بەڵام عادەتەن گەورم ئەزانێت کە ینی کەمترین دامەزراندن بۆ ژن هەیە زیاتر هەست دەکەم کە وەکو زانیارینا وەکو هەستکردیان هەست دەکەین کە دامەزراندنی ژن زۆر زۆر دەگمەنەوە پێی وایە سەربازی و چەکداری و قارەمانی و قائیدی و مەیدانی جەنگ بەس بۆ خۆ لەسەر خۆی تاقۆ کراوە لەسەر ژن تاقۆ نەکراوە ژنی سەلمانی کە ئەتوانێت شان بەشانی پیا و چاڕ بکات بەڵام هەتا ئێستا پیاوانی ئێمە نەگەشتوونە ئەو قەناعەتە ژنێک لەگەڵیانە شان بەشانیان بوەستێ یا ڕوتبەکەیش هاوشانی ڕوتبەکەی بێت
بوستی وەکو خۆی چۆن ئەڵێ سەرباز و ئیشەکە لە مەیدانێکە مەسئول بەشێکە ئێمە فەرماندەی گشتیمان هەیە من نامەوێت عەدەدی پێشمەرگەوە بە هەر هەموو فەرماندەی گشتیوانێ یەک ژن نییە مەسئول باش بێت لە هەزار تیاشایەتی یەک ژن نییە لێپسراوێتی هەبێت تەنها فەوجی ژنان نەبێت یعنی بۆ لەو فەوجە ئەم هەموو ژنە قەتیس بێت بۆ ئەو لە هەموو مەیدانێکە ئەتوانێت جێخۆ خۆ عەقڵ هەر عەقڵە ئینسان کە ئەبێ لە دایک هەموو وەکو یەک هەبێ لە دایک کۆمەلگایەکی ئەکاتەوە کچکی و کوڕ بێ بە یەک ژانە بێ لە دایک بەڕۆچیە بێ لە دایک هەموو کۆمەلگایە ئەیکاتە دوو بەشەوە بەڵام تۆ وەرە بیهێنە پێشەوانێ تۆ وەرە بە چاوێکی گرنگەوە تێبڕوانە بە چاوێکی دەرەجە دوو سەیری مەکە بزانە دروست ئەبێ یاننا لە ئەگەر تۆ پیشن بێنیتە مرکز تدریبیەکە بزانە چەندی تیا دروستە بێ ئەوەی تیا دروست بوو بیهێنە پێشەوانێ بەڵام پیاوانی ئێمە من ڕێزم هەیە بۆ هەموو ئەمانی ئێرە و بۆ هەموو ئەوانی لە کاری سەربازیاری شەکەن قەناعەتی بەبوونی ژن نییە لە بواری سەر هەتا ئێستا قەناعەتی پێ نییە بەم هەموو ئەوایە کورد زۆر زۆر ئاسایی بووە لەبەر ئەوەی ئێمە میلەتێکی شۆڕشمان کردووە میلەتێکی شۆڕش لەوەتی هەین ئەچەوسێنەوە لەوەتی هەین ئەکوژرێن هەتا لە شاخی زوڵمیان لەژن کردو نەیانهێشت و ژن چەکدار کرد سپاس بۆ مامۆستایان بوونی ئێوە بە جوڵبەری سەربازی لە هەر شوێنێک شەرەفێکی گەورەیە بۆ گەلی کردو باڵشتێکی گەورەیە بۆ هەموو ئەو شتانەی کە لێرە باسمان کرد